خۆشەویستەکانم بەردەوامی لەسەر ئادابی نەخۆش و ئەوانەشی کە سەردانی نەخۆشەکەن ئەگەر بینیت تۆ لە لای نەخۆشیەکە دانیشتووی هەستت کرد ئەم نەخۆشە حاڵی خراپە و بەرەو مردن ئەچێ کەوتۆتە حاڵەتی سەرەمەرگ باش وایە تەلقینی بکەی بە لا إله إلا الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثی صحیحە فەرمێ لقنوا موتاكم لا إله إلا الله تلقيني مردوكانتان بکەن بە لا إله إلا الله ئیسە ئێمە تەلقین خسمانتە دوای مردن کابرا مردووە ئەمجا ئەڕۆین لەسەر قەبرستان تەلقینی بۆ بکەین بەس خۆی ئەو تەلقینە مهمە کە لەو کاتە بۆ یەکرێ یعنی هێشتان لە کابرا لە ژیانە ماوە ئەو تەلقینە چونکە لەسەر ئەو لا إله إلا الله بمرێ چێتە بەهەشتۆ بەڵام تەلقینی دوای مردنەکە ئەگەر پێشە عەمەلی نەبوو بێ سوودێکی نییە یعنی کابرایەک ئەگەر بێدین بێ دوای ئەوەی مرد و خستە قەبر هەرتوو بۆ خۆت لا إله إلا الله بۆ بکە ئەوە توانێ بڵێ لا إله إلا الله لە پاش مردن ئەتوانێ ئینسان بڵێ لا إله إلا الله لە پاش مردن ئەگەر ئینسان مرد نەکیر و منکر هاتن ناو قەبرەکە ئەگەر کابرا ئەهلی لا إله إلا الله نەبوو بێ ئەتوانێ ئەگەر پرسیاری لێ کرد نەکیر و منکر وتیان کێ پەروەردگارتە ئەو بڵێ ئەڵڵا ئەتوانێ شتی وا ئەبێ ئەتوانێ ئەگەر وتیان کێ پێغەمبەرتە بڵێ محەممەد صلی الله عليه وسلم دین چیە بڵێ دینم ئیسلامە والله ناتوانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ زوانی ئەبەسرێ کێ ئەتوانێ ئەوەی کە پێشە لەسەر لا إله إلا الله مردبێ يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ئەوانە سابت ئەبن دامەزراوە بن لەسەر لا إله إلا الله کە پێشە لەسەری بوون بۆیە لە کاتی سەرەمەرگایان لە کات لەو کاتانە ئینسان تەلقین بە لا إله إلا الله زۆر زەڕورە بەڵام ئاگاتان لی بێت تەلقینەکە بەو شێوەیەش نابێ وا هەنێ کەس لای خۆمانەیکە کابرا نەخۆشە تۆزی یان حاڵی تۆزی خراپە لەسەر جێگا سەیرەکەی زەلامێ دێ فلانە کەس بڵێ لا إله إلا الله فلانە کەس بڵێ لا إله إلا الله یعنی کابرا ترسێنێ یعنی کابرا ها خەریکە ئەمری ئەوە تەلقین نییە تەلقین وا نابێ تەلقین وا ئەبێ کە کابرا تۆ لایە دانیشتووی ذکر بکەی ها پیاوێکی ئەختیاری بەتەمەن تۆ لە سیارەیەکی پاسا سوارە بی ئەڕۆی بۆ سلێمانی حەجارێن جارن ناو ئینەکە ذکرێکەکە نییە تۆش وریە ئاکاتەوە ئەڵێ لا إله إلا الله هەلە خۆتۆ نییە ئیتر تۆش ئەکەوێتە بیرت تۆ کە لەلای ئەو پیاوە دانیشتووی لا إله إلا الله بخەرە بیری ذکر خوا بخەرە بیری بەوتنی بەدەم ها تۆ زێدەنگ بەرز کەرەوە ئەو گوێی لێبێ ئیتر ئەکەوێتە بیری ئەوە لا ئەوە تەلقینە بە لا إله إلا الله ئەو کەسەی کە نەخۆشەکەوێ و هەستەکە ئیتر حاڵەتەکەی بەرەو مردن ئەچێ ناکە بترسێ ئینسانی مسلمان بۆ لە مردن بترسێ یعنی من زۆر سەیرم تێ کە مردن ئەتگەیەنێتە ئەو کەسەی کە ئەو زاتەی کە خۆشەویستترین زاتە لەلات کە ئەڵڵایە و ئەو کەسەی کە ئاواتت ئەوە بۆ ڕۆژێ لە ڕۆژان پێڵاوی بۆ دانی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم یعنی من کە بگەمە خزمەتی خوا و پێغەمبەری خوا و ئەو ئەسحابە بەڕێزانە ئیتر بۆ لە مردن بترسم ئاخر براینە ئینسانی مسلمان بۆ لە مردن بترسێ بۆیە کاتێک تۆ هەستت کرد هەنگاوەکانت بەرەو مردن ئەچێ زیاتر تەوبە بکە زیاتر گومانت بووە لەگەڵ خوایە گومانی خێر بە خوای پەروەردگاری خۆت بووە کە خوای تەعالا تۆ ئەباتەوە بۆ لای خۆی لە حاڵەتێک لە حاڵەتەکانە تۆی خۆشەوێ بیر لەوە مەکەڕە بڵێ ئاخر مناڵەکانم مردن مناڵەکانم خوا ئەمێنێ بۆ مناڵی جێماوت خوا خاوەنی مناڵەکانتە خاوەنی کەس و کارتە تۆ کە خوا ئەجەلتی لەو کاتە دیاری کردبێ خێری تۆ لەوەیە بۆیە مەترسە بە گەرمیوە بڕۆ پیری ئەوەیە کە خوا بۆتی هێنابێ ئەمجا هەر زانیت وەزعت باش نییە تۆی نەخۆش هەوڵ بدە يعني كم كورتيكت هي بون من خلقك عاجز كردوا ظلمت لكساني كردوا هول دب قردني خود عزاك بخلق اگر باري خلقت خواردوا مال يكك دياري داگير كردوا بيدروا او ايتر مردن نزيكو بو انسان ابي فرياي خوي بكوي حقي خلق بدعتوا ايما زور بمان يعني هذه كي باش بحالي خومان برين نقصاني مان هي كإنسان كوتا أو حالته تاع أو حالته حر ملهور بيه وحر سركش بيه والله نعزنا شي بقى أمجا إنسان كان خوش بحق زور ذكري خوابك ذكري خوا أجر خوا أجلتي نهنا به باور كان براين الزور جاء بيته معي شفاء خلق واهب ودكتور جواي كردوه دكتور جواي كردوه بيانو تو كاكا أو أمري
يعني بەخۆیان نەوتۆ بەس بە کەسەکارەکان وتووە من ڕۆشتمە بۆ لای توانەکە کە دکتۆر وتێتی لەم مانگە لە کتوپڕێکە ئەمرێ بەڵام خۆی نەئێزانی ئیتر من پێم وتوتم کاکە باشترین دەوا بۆ تۆ ئێستا لەم کاتە زکری خوایە و باشترینەکەشی لەم کاتە ناڕەحەتەی کە تۆ هایتیە وتنی لا حول ولا قوة إلا بالله هەوڵ بدە لەسەر زمانت نەبڕێ معنای لا حول ولا قوة إلا بالله يعني خوایە من هیچ هەوڵ و توانا و هێزێکم نییە ئیلا بە تۆ نەبێ خوایە تۆ خاوەنی تۆ نەخۆشی تۆ ئەیهێنی شیفا تۆ ئەیهێنی ئەوە من خۆم تەسلیمی تۆ کرد ئیتر ئەم برادرە دوای طبعا دوای ئەوەی کە نەمرد الحەمد لله و ئێستا يعني تعجبت دێ لەخوا بەزیا بێ بەرەو باشی ڕۆیشتووە دوای 4-5 ساڵ دانیشتین بە یەکەوە دەمەتەقێمان کردو ئەمانە من بۆ باسی ئەو مەوزوعم کردوتم لا حول ولا قوة إلا بالله زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە نەخۆشن یان کێشیان هەیە وتی مام سەبیرت دێ بە لە ئەوە ئەو کاتە سەرەتای نەخۆشیەکەی من باوەڕ کە تا ئێستا ئەو زکرە لەسەر زمانمە تا ئێستا ئەو زکرە وایش هەستەکەم شیفا هۆکارەکە ڕاستە لەوانێت دەوا چی هۆکار بێ بەس هەستەکەم ئەو زکرە هۆکاری سەرەکی شیفاکەی منە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمە لەو کاتانە زکری خوامان لەبیر نەچێ و بیش زانین ئەم نەخۆشیی کە ئێمە یا مناڵەکانمان یا خێزانمان یا کەسێکمان تووشە بێ ئەمە هەووی کەفارەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەدیثە صحیحە ئەفەرمێ ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم حتى الشوكة يشاكها إلا بيغمري خوا فرمي كفر الله بها عن خطاياه يعني هر بارك نخوشي ناڕەحەتی هەم خەفەت هەر شتێک کە تووشتە بێت تەنانەت دڕکێک کە ئەچێتە پێتە ئازارێکت تووشەکات دڕکێک دەرزیەک یان هەر شتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ إلا أبيت كفارتي گوناحەکانت يعني بەو ئازارە گوناحەکانت بەرەبەر ئەوەرێ دەئیتر معنای وایە نەخۆشی ڕەحمەتە سێکەم خۆشەویستەکانم چەند گرنگە تێگەیشتن لەوەی کە نەخۆشی بەڕاستی سەبەبە بۆ ئەوەی تۆ خوا لە گوناحەکانت خۆش بێ ئیتر زۆریش بێتاقەت مەوە بەو نەخۆشی کە ئەو بارەی کە لەسەرتە و پشت بەخوای پەروەردگاری خۆت ببەسە خوا خاوەنتە شیفا خێری تیا بێ دوعا بکە بڵێ خوایە شیفام بدە ئەگەر نەخۆشیەکەتیش خێری تایە دوعا بکە بڵێ خوایە بیکەیتە کەفارەتی گوناحەکانم ئەگەر مردنیش خێری تۆیە داوا بکە خوای تەعالا زووتر بتگەیەنێتەوە خزمەتی خۆی ها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نەخۆش کەوت جبریل عەلەیه السلام هات بۆ لای فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەی محەممەد خوا مخەیەرتی کردووە لە بەینی هەڵبژاردن و مانەوەت لە دنیا و لە بەینی گەیشتن بە پەروەردگار کامیان تەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی الرەفیق الأعلا فەرمووی ڕەفاقەتی پەروەردگار هاوڕێتی پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەوەی هەڵبژارد مع العلم ئەبێ بیری بکردایەوە ئاخر دەی ئەم دەوڵەتە کە من دروستم کرد ئەم هەموو ئەصحابە کە من پیانم گەیان ئاخر هەمویان ئەفەوتێن هەمویان وەزعەکەیان چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیری لەوە نەکردو پێغەمبەری خوا سەبەبێکە بۆ ئەوەی ئەو ئەصحابانە بوونە مسلمان بۆ ئەوەی ئەو دەوڵەتە دروست بێ بەڵام خوا خۆی خاوەنی شتەکانی ترە ئێمەش ئەبێ ئاوا بیرکەینەوە خۆشەویستەکانم